یەکەم جا کە دروست کریا بەبەر دروست کریا وەستەیەکە پێم وایە نای سەید ئەحمەد بووە لە شەقڵاوە زۆر دەورێکی هەبووە ئەو دروستی کردووە بەڵام لەبەرەوەی کۆن بوو بەو ئاخیرانە کاک عەبدولقادر میران هەم کاکوڕی عوسمان میران شەقڵاویە هات تەعمیلێکی کردەوە مەدرسەی ئەوقافیشی لێبوو بە ئەو نەبی نەچێ لەسەرەوە بووە دایم ئێرانە پێش ئەمن 30 فەقێ زیاتری لێبووە بەڵام لە سەدەمی منە هەر 7 فەقەی لێبوون و هەندێکیان تەخەڕوزیان کردووە لەلایەن مامۆستا مەلا مەجیدەوە ئینجازیان پێدرەوە هەندێکیان لەلایەن مامۆستا مەلا عوسمانەوە کە هەمویان ئینسانی باش بوون و بوونە مەلای چاک و ئێستا لە جێیەکان خەتیب و ئیمام و خەتیبن هەتا ئێستاش مزگەوتەکە بەردەوامە نوێژی لێ دەکرێت من ئیمامم مەلا مامۆستا محەممەد سدیقیە لە هەولێر دێتن خەتیبە لێرانە و هەر پێنج فەرزەش نوێژی لێ دەکرێت و بانگیشی لێ دەدرێت زۆر باش بە لەبەرەوەی هەموو خەڵکێک ڕووی لێرە کردووە وەکو وتم لە جێگان هاتووە ئێرە جەیەکی بە مەلازادە مەشهور بە مەلای زۆر لێ هەبووینە یعنی قەدیم مامۆستا مەلا تاها هەبووە لە مزگەوتی گەورە مەشهور بە مامۆستا خەلیل هەبووە لە مزگەوتی خانەقا مامۆستا مەلا حوسێن هەبووە لە مزگەوتی عاجی سەلیم کە مامۆستا هەر مەشهورە بە مزگەوتی خۆی و زۆر لە جێگان کرد لە مزگەوتی گەورە کە هەر لە کۆنەوە دەرێن لە سەردەمی عومەری کوڕی عەبدوڵای کوڕی ئیمامی عومەرەوە دروست کرێە لە سەر مەیدان بۆیە زۆر گرنگ بوو لێرانە کە مامۆستا مەلا مەجیدیش هاتیە لە کەرکووک تێرانە زۆرتر ئاوادان بوویتەوە فەقێ زۆرتر هاتوویتە ڕوو لێرە کردل لە شارەکان هاتوونە وەکو لە کەرکووک هاتیە خەڵک هاتیە لە بەغدا هاتیە لە دۆڵی خۆشناوەتی هاتیە لە هەولێر هاتیە زۆر ئێرانە جێکی ئیسیفادە بووە و خەڵک زۆر ئیسیفادەی لێ کردو هەموو خەڵکیش ڕووی لێ کردەوە وەکو وتم ئێستاش هەر بەردەوامە و بنەماڵی ئارمیلانیش ئەوانیش خزمەتی خەڵکیان کردیوە و دێوەخانیان ئاوادان بووە ئێستاش کاک ئازاد کە براگەورەی ئەوە بنەماڵەیە بە خێر و خێراتی هەیە بۆ هەموو کەسێک